ئەو فیلمە هیندی بە ماوەیەکی کەم ناوی چۆلیستی باشترین فیلمەکانی جیهان. فیلمی مەهاراجا. پیاوێک بنکەیەکی پۆلیس داواکاریەکی سیر دەستپێکی ئەم فیلمەیە. دواتر هێواش هەموو ڕووداوەکان لەناو یەکدا هەڵدەسوڕێن. وای لێ دێت تەنانەت دوای تەواوبوونی فیلمەکەش لە مێشکت دەرنەچێت. دەرهێنەر زۆر بە زیرەکانە دەست دەنێتە ملی بینەر. لەگەڵ هەر ڕووداوێکدا زیاتر دەستی چوون دەکات. چیرۆکی ئەم فیلمە باز لە پیاوێک دەکات کە شەوێک ماڵەکەی تاڵان دەکرێت و بە نرخترین شتی لێ دەدزن. کاتێک پۆلیس هیچ شتێکی بۆ ناکات، خۆی هەوڵی دۆزینەوەی دزەکان دەدات. چیرۆک، وەنواندن، مۆنتاژ و میوزیک هەمووی لە ئاستێکی زۆر باڵادایە. دەرهێنەر شایانی ئەوەیە کڵاوی ڕێزی بۆ دابگیرێت. مەهاراجا لەگەڵ دەمێنێتەوە، بەڵام نەک وەک فیلمێک، بەڵکو وەک هەستێک کە ناتوانیت دەری ببڕیت. پێم بڵێ، تۆ توانیت ئەم هەستە دەرببڕیت؟